لە هەر وڵاتێکدا بڕیارەکانی بانکی ناوەندی بۆ کۆنتڕۆڵی نرخی دراو لە بازاڕدا هاوسەنگی یابووری و بژێوی هاوڵاتیان دابین دەکات. بۆیە لە عێراقیشدا بڕیارەکانی بانکی ناوەندی لە دوای قۆناغی 2003 بەدواوە تا ڕادێکی زۆر توانیوێتی هاوسەنگی نرخی دینار لەگەڵ دراوە گرانبەها جیهانیەکان بپارێزێت. بەڵام لەبەر هاوتەریبی گەندەڵی کارگێڕی لە وڵاتدا دۆخ یابووری بەرەو خراپتر هەنگاوی ناوە. بۆیە پرسیاری سەرەکی ئەم قۆناغە ئەوەیە ئایا ئەم بڕیارەی بانکی ناوەندی دەتوانێت چارەسەری قەیرانە گەورە ئابووریەکەی عێراق بکات؟ لە ڕووی زانستیەوە هەنگاوەکەی بانکی ناوەندی بۆ کۆنتڕۆڵکردنی بازاڕ دروستە بۆ ئەوەی بازاڕی ناوخۆ گەشە بکات و دراوی گرانبەها بۆ کڕینی کاڵان نەچێتە دەرەوە. هەندێک جار وڵاتانی زلهێز یابووری دەیکەن بۆ زیاتر هاندانی ناردنە دەرەوەی کاڵاکانیان بۆ بازاڕە جیهانیەکان، وەکوەوەی چین لە وەڵامی هەندێک سزای ئەمریکادا کردی و نرخی دۆلاری بەرامبەر دراوی خۆی بەرز کردەوە. بەوەش توانی کاڵای زیاتر بنێرێتە بازاڕەکانی ئەوروپا و ئەمریکا و ڕێژێکی زۆر دۆلار و یۆرۆ بۆ خەزێنەی وڵات دەستەبەر بکات. ئەوەش پەیوەندی بە پێشکەوتووی پیشەسازی و تەکنەلۆژیا و کەرتی کشت و کاڵەوە هەیە کە دەتوانێت بازاڕەکان پڕ بکات لە کاڵای خۆی و ڕێگریش بکات لەوەی کاڵای بێگانە هاوردە بکرێت، چونکە نرخەکەی گرانە و لە ناوخۆشدا هاوشێوەی دەست دەکەوێت. گرفتەکەی عێراق لەوەدایە گەندەڵیە ئابووریەکان هەمەلایەنەیە، هەر لەوەی کە پۆڵ بریمەر حاکمی ئەمریکایی عێراق بۆ بازدان بە گروپە جیاوازەکان و بێدەنگکردنیان گەندەڵی دارایی لە وڵاتدا بە سیستماتیک کرد. لەوەی هەزاران کەسی خانەنشین کرد بە موچەی بەرز و بەخشینی مڵک و دارایی و کردنەوەی دەرگاکانی وڵات بەڕووی کاڵای دەرەوەدا و تێکدانی کەرتی پیشەسازی و خاپورکردنی کشت و کاڵی وڵاتەکە و پشبەستنی وڵات تەنیا بە فرۆشتنی نەوت. وای کرد ئەوانەی دوای خۆشی لەسەر ئەم ڕەفتارانە بەردەوام بن و بەهۆی چەسپاندنی گەندەڵی ئابووریەوە سەدان ملیار لە خەزێنەی عێراق بە فڕۆ بدرێت کە بە پێی ئەو راپۆرتەی باڵیۆزخانەی ئەمریکا لە بەغدا لەسەر ئابووری عێراق بۆ ساڵانی نێوان 2003 بۆ 2013 پێشکەشی کردووە. زیاتر لە 600 میلیارد دۆلار لە خەزێنەی وڵات دزرا و براوەتە دەرەوە کە راپۆرتەکە باسی لە 400 میلیاری حکومەتی ناوەندی و 300 میلیاری کوردستان کردووە. بۆیە لە دۆخێکدا کەرتی کشت و کاڵی عێراق ئامادە نییە بۆ وەڵامدانەوەی خواستەکانی ناوخۆ چ بگاتە ناردنە دەرەوەی کاڵا. کەرتی پیشەسازیش خاپور کرا و تەنانەت ناتوانێت کارەبای ناوخۆ دابین بکات. چۆن دەتوانێت ئەوەندە گەشە بکات کە کاڵا هەناردەی دەرەوە بکات؟ ئەوەش لە کاتێکدایە بەهۆی بەرزبوونەوەی قەرزی دەرەوە بۆ ئاستێک چیتر قەرز نەدەنە بەغدا و قەرزی ناوخۆش یەدەکی بانکی ناوەندی بەرەو مایەپوچی بردووە. ئەوە سەرە ڕایدابەزینی نرخی نەوت و کەمبوونەوەی داهاتی ئەو کەرتە. ئەو بڕیارەی بانکی ناوەندی ناتوانێت کێشەی وڵات بۆ ماوەیەکی درێژخایەن چارەسەر بکات. با تایبەتی نارەکانی کازمی و نزیکبوونەوەی هەڵبژاردنیش ئەو بابەتەی کردووەتە دۆسیەکی گونجاو بۆ گەرمکردنەوەی کەمپینەکان و چاواشەکردنی ڕایگشتی بۆ خۆشاردنەوەی گەندەڵکاران. زەمینەیەکی نەگونجاون بۆ چاکسازیەکی لەو شێوەیە باوەکو بڕیارەکەش پشتی بە تیۆری زانستی بەست بێت.